نەریتی ڕێزگرتن لە ڕۆژی جیهانی کرێکار لە کوردستان. لە ماوەی زیاتر لە 4 دەیە خەبات و خۆڕاگری لە کوردستان گەلێک نەریتی پێشکەوتن خوازانەی بە نرخ لەم کۆمەڵگایەدا جێکەوتووە. یەکێک لەو نەریتانە بریتیە لە ڕۆژی جیهانی کرێکار. ئەم نەریتە لە دژوارترین ڕۆژەکانی دەسەڵاتی کۆماری ئیسلامی و لە دۆخێکدا کە شەڕی کۆنەپەرستانەی ئێران و عێراق هەموو بوارەکانی ژیانی ئەم کۆمەڵگایەی خستە بووە ژێر کاریگەری خۆی و تەنانەت لە ژێر نووکی سەرنێزەی دوژمندا بەرز ڕاگیراوە. لەم ڕێگەیەدا گەلێک گیانبازی و فیداکاری کراوە، زیندانی و ئەشکەنجە و دەربەدەری و هەروەها بێکاری و لەسەر کار دەرکران و هەتا دوایی تەحمل کراوە. بەڵام ئاڵای یەکی ئەیار لە کوردستان بەردەوام شەکاوەتەوە. ڕژیمی دژە کرێکاری کۆماری ئیسلامی لەم پەیوەندیەدا تەنانەت کرێکارانی خەباتکار و تێکۆشەری وەک جەماڵ چراغوەیسی و عەبدوڵڵا بیوسەی لە سێدارەدا، بەڵام بێئاکام بوو. ئەم خۆڕاگری و کۆڵنەدانە ڕژیمی ناچار کردووە کە ئەم ڕۆژە وەک ڕۆژی پشوو بە فەرمی بناسێت. ئەگەرچی بە مەبەستی ڕێگریکردن لە بەڕێوەچوونی ڕێوڕەسمی سربەخۆی کرێکاری ڕێوڕەسمی دەوڵەتی بەڕێوە بردووە، بەڵام لە کوردستاندا وەک نەریتێکی جێکەوتوو ئەم ڕێوڕەسمە دەوڵەتیانە بایکۆت دەکرێن. 11 گوڵانی ساڵی 1358 هەتاوی لە بارودۆخێکدا کە هێشتا دەسەڵاتی ڕژیمی ئیسلامی بەسەر کوردستاندا زاڵ نەبوو بوو، ڕۆژی جیهانی کرێکار لە هەموو شارەکانی کوردستان بە شێوەیەکی شکۆدار بەرز ڕاگیرە. لەو ڕۆژەدا ڕێپێوانێکی شکۆدار لە شاری مەهاباد بە بەشداری هەزاران کەس بەڕێوە چوو کە نمایشێک بوو لە هێزی کرێکاران و خەڵکی زەحمەتکێشی ئەو شارە. ساڵی 1362 لە کەشێکی تەواو نظامی و شەڕدا و لە لووتکەی سەرکوت و خەفەقاندا ڕۆژی جیهانی کرێکار لە شاری مەهاباد لە ئاستێکی بچووک بەڵام هێندە پڕجۆش و خرۆش و خەباتکارانە بەڕێوە چوو کە لە یادەوەریەکاندا هەروە دەمێنێتەوە. ئەو بزاوە سەرەتاییە لەو سەردەمی گوشار و خەفەقان و سەرکوتەدا ڕۆڵێکی ئێجگار گرنگی هەبوو لە زیندوو ڕاگرتنی ئەم نەریتە کرێکاریەدا کە هیچ کات لەبیر ناکرێت. نمونەیەکی دیکەی ڕێوڕەسمە شکۆدارەکانی ڕۆژی جیهانی کرێکار بریتی بوو لە ڕۆژی 11 گوڵانی ساڵی 1366 لە شاری سنە. لەو ڕۆژەدا سەرەڕای ئەوەی کە کۆماری ئیسلامی لە زووەوە خۆی بۆ بەرەو ڕووبوونەوە لەگەڵ کۆڕ و کۆبوونەوە کرێکاریەکان ئامادە کردبوو و بە کۆکردنەوەی هێزە سەرکوتگەرەکانی و وەڕێخستنی تەبلیغاتی جەنگی، کۆنتڕۆڵکردنی شەقامەکان، گەمارۆدانی گەڕەکە کرێکاریەکان و پشکنینی جەستەی بەربڵاو هاتبووە مەیدان و پێشوەختە ڕایگەاندبوو کە نابێت هیچ ڕێوڕەسمێکی سربەخۆ بەڕێوە بچێت. بەڵام لە ڕۆژێک بەر لە 11 گوڵانەوە کرێکاران و زەحمەتکێشانی شاری سنە دەست بەکار بوون و بانگەوازی بەڕێوەچوونی ڕێوڕەسمی ئەم ڕۆژەیان بە شێوەیەکی بەربڵاو و لە گەڕەکە کرێکاریەکاندا بڵاو کردەوە. سەرنجام چەندین مەراسم لە پاساژی عزەتی، کارگەی جلوبەرگ، کارگەی شاهۆ و لە نێو کرێکارانی قەناد و بنەماڵە کرێکاریەکان بەڕێوەچوو. بڕیارنامەی یەکی ئەیاری ساڵی 1366 کرێکارانی سنە جگە لە داخوازی بە فەرمیناسینی ڕۆژی کرێکار و ڕاگەیاندنی ئەو ڕۆژە وەک ڕۆژی پشوو، داخوازی مافی ڕێخستن و مانگرتن، 40 کاتژمێر کار لە هەفتەیەکدا، حەقدەستی گونجاو لەگەڵ ئاستی هەڵاوسان، قەدەغەکردنی کاری منداڵانی خوار تەمەنی 18 ساڵ، گرنگیدانی تایبەت بە ژنانی کرێکار و چەندین ویست و داواکاری دیکەشی لە خۆ گرتبوو. نمونەیەکی تر لەو ڕێوڕەسمە شکۆدار و خەباتکارانەی کە لە مێژووی خەباتی کرێکاری کرێکارانی ئێراندا جێگە و پێگەیەکی تایبەتی هەیە
بریتیە لە ڕێوڕەسمی 1 ئەیاری ساڵی 1368 لە شاری سنە. لەو ڕۆژەدا کۆبوونەوەیەکی بەرینی کرێکاران لە هۆڵی وەرزشی تەختی شاری سنە بەڕێوەچوو. ڕێوڕەسمەکە بە سرودی ئینتەرناسیۆناڵ دەستی پێکرد و دواتر بە وتاری گەرم و گڕ و پڕجۆش و خرۆشی کرێکاری کۆمۆنیستی گیانبەخت کرد و جەمال چراغ وەیسی درێژەی پێدرا. ناوبراو لەو وتارە تێر و تەسەلەکەیدا وێڕای ئاماژە بە بارودۆخی دژواری ژیان و گوزەرانی کرێکاران و زەحمەتکێشان لەسەر پێویستی یەکگرتووی و یەکڕێزی و هەروەها پێکهێنانی ڕێکخراوە کرێکاریەکان و بەهێزکردنی ڕێزەکانی خەبات لە دژی سیستەمی سەرمایەداری و هەلومەرجی نایەکسانی ناو کۆمەڵگا جەختی کردەوە. دیمەنی پڕشکۆی بەڕێوەچوونی ڕێوڕەسمەکانی 1 ئەیاری ساڵی 1368 شاری سنە هەرگیز لەبیر ناچنەوە. لەو کاتەوە تا ئێستا بڵێسەی ڕێوڕەسمەکانی ڕۆژی جیهانی کرێکار لە شاری سنە هەرگیز خامۆژ نەبووە و لەگەڵ تێپەڕبوونی کاتدا هەر ساڵە و نەریتێکی نوێی لە خۆی بەجێهێشتووە. کرێکاران و هەڵسوڕاوانی کرێکاری شاری سەقەزیش بەردەوام لە بەڕێوەبردنی ڕێوڕەسمەکانی ڕۆژی جیهانی کرێکار لە زمرەی پێشڕەوانی بزوتنەوەی کرێکاری بوون. لە ساڵەکانی 1369 و 1970دا شاهدی بەڕێوەچوونی گەلێک نمونەی شکۆدار و بوێرانەی ڕێوڕەسمی کرێکاری بووین. پڕجۆش و خرۆشترین نمونە لە ساڵی 1384دا بەڕێوەچوو. لە ماوەی چەندەی ڕابردوودا هەڵسوڕاوانی کرێکاری ئەم شارە بەردەوام زیندان و ئەشکەنجە و هەڕەشەکانی ڕژیمیان بەگیان کڕیوە، بەڵام هەرگیز نەیان هێشتووە ئاڵای ئەم ڕۆژە مێژوویە وەک هێمای هاوپشتی چینی کرێکار بکەوێتە سەرزەوی. ئەم نەریتە لەلایەن کرێکارانی پێشڕەو و بنەماڵەکانیانەوە هەموو ساڵێک لە زۆربەی شارەکانی کوردستان لەوانە کرماشان، شنۆ، بۆکان، مەریوان، بانا، کامیاران و دیواندەرە و ڕەبەت و سەردەشت بە شێوازێکی جۆراوجۆری وەک ڕێپێوانی سەر شەقام کۆڕ و کۆبوونەوە لە ناو شار و هەندێک جار لە دەرەوەی شارەکان بەردەوام زیندوو ڕاگیراوە. تێکۆشەرانی کرێکاری لەم بۆنەیەدا بربەستەکانی سەرکت و خەفەقانی ڕژیمیان تێپەڕاندووە و هەموو ساڵێک بە جۆش و خرۆشەوە پێشوازیان لەم ڕۆژە جیهانیەی خۆیان کردووە. ئەم نەریتانە و بوونی هەڵسوڕاوان و کرێکارانی پێشڕەو ئەو هیوایە بەهێزتر دەکات کە ئەم ساڵیش سەرەڕای هەر ئاستەنگێک جەماوەری کرێکاران لە بەڕێوەبردنی ڕێوڕەسمەکانی بەرزڕاگرتنی ئەو ڕۆژە مێژوویە غافڵ نابن و بە هەر شێوەیە کە بۆیان بکرێت ڕێوڕەسمی ڕۆژی جیهانی خۆیان بەڕێوە دەبن.